میوزیک ڤیدیۆی پەریزاد نوێترین بەرهەمی هونەری گروپی لور و نزارزێویە کە بە شێوەیەکی جیاواز کاریان تێکردووە لە ئایندەیەکی نزیکدا بڵاو دەکرێتەوە. هونەرمەند نزارزێوی سەرپەرشتیاری گروپی لور میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کاک نزار سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس. بەرهەمی پەریزاد بۆچی جیاوازە؟ بە دوو هۆکار. یەکەم ئەو ئامێری کە بەکارم هێناوە بۆ یەکەم جارە ئامێری تار ئەلکتریک هەم لە عێراقا هەم لە ئێرانیشە کە وابزانام یەکەم ژەنیاریشم کە بەکاری هێنم. سەرکەوتوو سپاس دەکەم. ئەمە خۆی وەکو ئامێرەکە ئەمریکی تازە دوو جۆری سەبکی ئیشەکە شێوازی ئیشەکە بۆ تار ئەم جۆرە سەبکێکی تازەیە هەم لە ڕووی داڕشتنی مۆزیکەکەەوە هەم لە ڕووی پێکهاتەی گروپەکەەوە بۆ ئامێرەکەی خۆم باسەکەم نەک بۆ لە ڕەبڵەم نەکراوە کراوە بەڵام بۆ ئامێری تار ئەو دوو جیاوازیە سەرەکەی هەیە. یەکەم ئامێرەکە ئامێرێکی ئەلکتریکە تەواو گۆڕاوە، دوو هەم جۆری داڕشتنەوەی کارەکە و ئەرێنجی کارەکە بۆ ئامێرەکە ئەرەنجێکی تازەیە. سەرکەوتوو بوون. گروپی لور چۆن جا بکەینەوە لە گروپەکانی تر؟ چۆن سەوسەن لە ناوێکی تر جیاکەیتەوە دڵنیا بە گروپی لوڕیش کە گوێ لە کارەکان یەگری بە شێوازی کارەکانی بە جوملەی مۆزیکەکانی بە تام و ڕەنگی ئیشەکانی ئەتوانی جایکەیتەوە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی گوێگرە کە گوێ لە بەرهەمێکە گرێ ئەڵێ کە دەست پێکە ئەزانم ئەوە کاری گروپی مۆزیکی لوڕا. ئەمە ئیشی ئێمە بوو ئەمە بوو کە گروپی لور لە گروپەکانی تر نەچێ هەمومان پێکەوە هەر یەکەمان بە عەتر و بۆنێکی جیاواز خزمەتی هونەری وڵاتەکە بکەین. گرنگی کاری میوزیک لە چیایە بە تەنها مەبەستمە؟ موزیک پێکهاتەیەکی سەرەکی با بڵێن گۆرانیە یا هونەرە بەگشتی. موزیک ئەکرێ بە تەنیا گوێی لێ بگریت، بەڵام پێویستی لە ڕاستیە پێویستی بە ڕۆشنبیریەکی گەورەیە. ئێمە ڕاهاتوین هەمیشە گۆرانی موزیک بەیەکۆ گوێگرین، بەڵام موزیک لەبەری خۆی زمانێکی سربەخۆیە و هونەرێکی سربەخۆیە و هونەرێکە کە خوێندنەوە و نووسینی هەیە ئەکرێ بە تەنیا گوێی لێ بگرێ، چێژێکی تایبەتتری هەیە ئەگەر بە تەنیا گوێ لە مۆزیک بگیرێ و هەم ئامێرەکان یاخۆ ژەنیارەکە ئەتوانێت نمایشی تەواوی خۆی بکە، هەم گوێگر چێژێکی جیاوازتر لە وەرەگرێلەوەی کە دەنگی لەگەڵاوێ. بەڵێ ئەو بەرهەمە نوێیانەی کە کارتان تیادا کردووە کامانن جگە لەم بەرهەمەی کە ئێستا لە ئایندەیەکی نزیکە بڵاو دەکرێتەوە؟ بەڵێ کۆمەڵە بەرهەمی ترمان کردووە، ڕەنگە بڵێم زۆرترین بەرهەممان ئەنجاممە ئەم ساڵیش، بەڵام بەداخەوە کە هەنێ بارودۆغڕێی نییە بە بڵاوکردنەوەیان بەس بڕیار وایە لەگەڵ زۆربەی ئەو هونەرمەندانی کە ئیشمان بۆ کردوون یەکێک لەوانە بۆ هونەرمەند ڕێبەرد دڵشادە پلانی هەیە بڵاوی کاتەوە، یەکێک لەوانە بۆ هونەرمەند هامنە هۆرامیە ئەویش وابزانم هەفتەی مانگ بڵاویە کاتەوە، یەکێکتر لەوانە بۆ کاک ئومێدی نەیە ئەویش قەرار هەر بەم نزیکانە بڵاوی کاتەوە. ئیشێکی ترمان بۆ هونەرمەند کاک عومەر کرد بڵاوی کردەوە. تقریبەن لە ماوەی ئەم مانگەیە 8 بەرهەممان بڵاو کردەوە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. سپاس بۆ بەرهەمە ناوازەکانتان. زۆر سپاس بۆ ئێوە دەستان. سپاس بۆ ئامادەبوونە.